ڕۆژانە چەندین سەعات کارەکەین بۆ بەرنامەڕێژی و دانانی بەرنامەیەکی گشتگیری استراتیجی بۆ پێشکەوتنی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان لەوەی کە هەرێمی کوردستان لە دوای 27 ساڵ ببێ بە خاوەنی یاسایەک کە یاسای پەروەردە و فێربوون بێ و لە پەرلەمانی کوردستانەوە مسادقەی لەسەر بکرێت کە ئەمە هیمەتی چەندان بەڕێزی تایە کە لەم هۆڵەش دانیشتون لەگەڵمان ئامادە بە خۆشحاڵیەوە سەرەڕای ئەو کێشانێک کە لە بەردەم پەروەردە بوو بەڵام ئێمە توانیمان ئەنجامی باش بەدەست بێنین لە کۆی 145 قوتابی توانیمان زیاتر لە 50 قوتابیمان لە کۆلیژی پزیشکی وەروها لەسەر و 38 قوتابیشمان لە کۆلیژی ئەندازیاری وەربگیرێت کە ئەمەش بەڕاستی دەستکەوتێکی گرنگە و مەزنە لەم بارودۆخەدا. Remarkable experience for all of us. We spent these pleasant years passing from one class to another. It's hard to think only about one since we have had many. هەستێکی زۆر خۆشمەیە دوای 4 ساڵ ماندووبوون و ساڵێکی زمانیش 5 ساڵ کە سەرەتایی خوێنین هەستێکی زۆر خۆشمەیە بە عیلمێکی زۆر باشەوە زۆر لە خۆمان ڕابینین ئەتوانین بچین خزمەتکەین بۆ شادێکە هەمانە زۆر سپاس بۆ مامۆستاکان بۆ دایک و باوکمان بۆ هەر کەسەیە کە هاوکاری کردوین هەستێکی زۆر خۆشمانە. لێرەوە ئەمە سپاسی دایکمە و باوکم و خوشک و براکانم بکەم کە بەڕاستی چەندین ساڵە هانم ئەدەن بۆی بەسەرکەوتووی ئەم قۆناغە تێبپەڕێنم. هەروەها ئەمە سپاسی مامۆستا بەتوانەکانم بکەم کە هەوڵیان داوە بە باشترین شێوە وانەکان بە ئێمە بڵێنەوە. هەروەها هاوڕێکانم کە بەڕاستی هانیان داوم بۆی بگەم بەم ڕۆژە. من هەر تەنیای کوردستانم خاک و خۆڵی گۆڕستانم هەناسەی ساردی کوێستانم مەودام بدەم جار پڕ بەستیەکان لەگەڵێن مەودام بدە باڕاوزیەنی تۆ وەک ئامادەکاریمان بۆ کردبوو بەردەنگی زۆر باشی بوو لە شارەکانی ترەوە هەروەها شاعری زۆر باشیشمان میوان بوو کە بەردەنگێکی زۆرمان بوو ئینتزاری ئەوەمان نەبوو کە بانە ئەوەندە بەردەنگی ببێت هەروەها تێکەڵاوی شاعرەکان و شارەکانی تر بووینەوە دەسەی لە کوێ پەری خەو مناڵەی لە ئاوارە دەستوە دوعا ڕێ و سەقفە ئاسمان مناڵە خو نێزانێ خدا نەیری کوردستان. گرنگی و کۆڕانە لەوەدایە کە وەک هەناسە بۆ ئینسان پێویستە وەکو باران بۆ سروشت پێویستە ئەو کۆڕووکۆبوونوانەش بۆ ئەو کڕووکاڵانەی ئەو ڕۆی وڵاتەکەی ئێمە پێویستن لەبەرەوەی کە بژانەوەیەکی یەکجار زۆری فکری و لێهاتووی و خۆدەرخستنی تێدایە.